گەڕەی ڕۆژی پێنجشەمماکەن. ماوەی چەند ساڵێکە دراوێک بە ناوی پای خراوەتە ڕوو لە هەرێمی کوردستانی ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیان خۆیان داوەتێ و ئەم دراوە لە ئێستادا لە بازارەکان کڕین و فرۆشتنی پێوە ئەکرێت. بەشێک لە بەکارهێنەرانی متمانەیەکی زۆریان پێێتی تەنانەت کاڵاکانی خۆیان بۆ دراوە ئەخەنە بازارەوە ئەیفرۆشن. بۆ نمونە کەسێک چووە مۆبایل بکڕێت لە جیاتی پارە پای داوە بە فرۆشیارەکە. هەندێکیشیان کۆی ئەکەنەوە، پایەکانیان کۆ ئەکەنەوە، پاشەکەوتی ئەکەن بۆ هیوایەکە دوای ئەوەی لیست کراوە چووە بۆرسەوە پارەیەکی زیاتر بکە. ئێمە هەر لێرە نمونەی زیندومان هەیەڵێ ئەگەر یەک پای چووە $50 اینجا ئەیفرۆشم. بە هەندە زانیاری زیاتر لەسەر پایوەربگرین دامەزرێنەرانی کێبوون لە ئێستا نرخەکەی چەندە لە بازارە. بەڵێ ئەم سێ کەسە لە 14 ساڵی 2019 دراوی پایان خستە ڕوو: دکتۆر نیکۆلاس کۆکالیس، دکتۆر چنگ دیاو فان و دکتۆر ڤینسنت مەکفیلس دامەزرێنەرانی یان ئەوانن کە پایان دروست کردووە. زانیاری زیاترمانەگەر هەبێت بەڵێ لە ئێستاە لەسەر ئاستی جیهان 19 ملیۆن بەکارهێنەری پایمان هەیە کە ئەم 19 ملیۆنە پشتڕاست کراونەوە. ڕەنگە زیاتریش بە لەم ژمارەیە و ڕۆژی پێنجشەممە بڕیارە لە سەکۆی OKX پای لیست بکرێت کە ئەگەر لیست بکرێ حتمما لە بەرژەوەندی ئەو کەسانەیە کە خاوەنی دراوەکە. نرخی بازاڕی پای لە ئێستاە یەک پای بە $2 مامەڵی پێواکرێت کە حتمما گۆڕانکاری بەسەرادە لە داهاتووە. لە ئێستاە لەسەر ئاستی جیهان ژمارەیەکی زۆر کریپتۆکەرەنسی هەیە، هەرچەندە ئەم نرخەکە باسمان کرد لە بازاری هەرێمی کوردستانە، بەڵام لە سەر ئاستی جیهان ژمارەیەکی زۆر کریپتۆکەرەنسی هەیە. 20,000 جۆری کریپتۆکەرەنسیمان هەیە و بەهای بازاری کریپتۆکەرەنسی لە ئێستاە لەسەر ئاستی جیهان 3.8 تریلیۆن دۆلارە، هەر سەبارەت بە پای و ئەو گۆڕانکاریانەکە بەسەر ئەم دراوەیە دێت لە هەولێرەوە. میوانمان لەگەڵە هونەر هێز شارەزای بازاری کریپتۆکەرەنسی زۆر بەخێر هاتن. کاک هونەر، سبەی دراوی پای لیست دەکرێت، پێتان وایە ئەمە پای بباتە چ قۆناغێکەوە؟ زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە. سڵاو لە ئێوە، سڵاو لە بنێرانی کورسات. ئەوەی ڕاستی بێت پای نێتوەرک ئێمە دەگەێنێت بە قۆناغێکی نوێ لە خەیاڵ و لە خەون و خەیاڵ و ئەمان بە بەرە واقع و هەروەها لە ئەپلیکیشنێک کە لە بیدایەتدا زۆر سادە بوو ئەمان گەێنێت بە ئەکسچێنجە نێودەوڵەتیەکان، ئەکسچێنجە هەرە بەناوبانگەکانی جیهان. لەگەڵەوەشە لە ماندووبوونێکی چەند ساڵە ئەمان گەێنێت بەرەو دەستکەوت. خۆشبەختانە لە هەرێمی کوردستان ژمارەیەکی زۆر لە بەکارهێنەرانمان هەیە کە بەکارهێنەری بەردەوامی پاین لە ماوەی ئەو 5 ساڵی ڕابردوو بێوچان بێماندووبوون بەردەوام بوون و هەروەها بەیانی ئەو ڕۆژەیە کە ئەتوانن بەرهەمی ئەو ماندووبوونانی خۆیان وەربگرنەوە بەسەرکەوتوی. باشە، پێشتر وتبووتان کە 100 ملیارد دینارتان هێناوەتە هەرێمی کوردستانەوە تەنها لە ڕێی پایەوە. چیرۆکی ئەم ژمارەیە چۆن؟ ئایا ئەتوانین بزانین چەند پای لە هەرێمی کوردستان بەرهەم هێنراوە؟ بەڵێ، لە ڕاستیدا 100 ملیار نییە، ڕەنگە ڕێژەکە زۆر زیاتر بێ بە بەراورد بەوەی کە ساڵانە لەگەڵ واعیبوونی خەڵک، لەگەڵ تێگەیشتنی خەڵک دەربارەی دراوە ئەلکترۆنیەکان و متمانەی زیاتریان بە پای نێتوەرک وای کردووە کە ڕێژەکە زۆر زیاتر بێ. واتە ڕێژەی بەکارهێنەران بە پێی دوایین داتای ئێمە لە نێوان 250,000 تا 400,000 بەکارهێنەرمان هەیە تەنها لە هەرێمی کوردستان. ڕۆژانەش خەڵک بەردەوام ئەپلیکیشنەکە دابەزێنن، بەڵام ئەمە ڕێژەیەکە ئەتوانین بڵین خەڵکێکی باش توانیویەتی کە پایەکی باش کۆ بکاتەوە. ئەگەر ئەم ڕێژەیە جارانی ئەو پایە بکەین کە کۆی کردوەوە بۆ منە هەر کەسێک 1000 دانی لێکەوە کردبێتەوە و جارانی ئەو نرخە بکەین کە ئێستا لە بازاری ڕەشدا هەیە واتە پریلیستینگە، هێشتا بە فەرمی نەچۆتە ئەکسچێنجەکانەوە تا بەیانە بێت چاوەڕێکین، بۆ منە لە نێوان $2 یان 2500 تا 3000. ئەگەر کۆی بکەینەوە ئەبینین ڕێژەکە زۆر زۆر زیاترە، ئەگاتە سەر و 500 ملیار دیناری عراقی. ئەوەی کە جێگای خۆشحاڵی ئێمەیە ئەوەیە کە ئێمە بێوچان و برادرانی تریش بێگومان کەسانی زۆر شارەزە لەم بوارەدا
کارمان کردووە بۆ ئەوەی خەڵک واعی بکەین تێبگەێنین من پشت بە حاڵی خۆم زیاتر کارم لەسەر فێرکاری کردو و هەروەها واعیکردنی خەڵک خۆشارکردنەوەی خەڵک لەوەی کە چ ئەپلیکیشنێک باشە چ دراوێک باشە بۆی کاری لەسەر بکەن بۆ ئەوەی لە داهاتوودا سوودی کاکهۆنەر بە دیاریکراوی لە ئێستاە ئەگەر دقیقیش نەبێ بەڵام نزیک ئەو ژمار ڕاستەقینەیە بێ لە ئێستاە لە هەرێمی کوردستان چەند پای بەرهەمهێنراوە؟ ناتوانین ژمارەکە دەستنیشان بکەین لەبەرەوەی هەر کەسێک بە پێی ماندووبوون و کاتی ئەو کاتی کە بەخشیەتی بە ئەپلیکیشنەکە دیارەکە کە چەند پای بەرهەمهێنراوە بەڵام ئەتوانین بڵین سەروی ملیۆن پای لە هەرێمی کوردستاندا هەیە ئەمە خاڵی یەکەم. خاڵی دووەم ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە بەردەوام کڕین و فرۆشتن هەیە بە شێوەی بازاری ڕەش واتە لە هەرێمی کوردستان کۆمەڵێک بەکارهێنەر هەن توانای مادیان باشە ئەتوانن لە دەرەوە پای بکڕن واتە پایەکی یەکجار زۆریش ئەوانەی کە لە دەرەوە بەرهەمهێنراوە داخلی هەرێمی کوردستان کراوە کەواتە ڕێژەکە زۆر زیاترە لە ملیۆنان بەڵام ئەتوانین بڵێن بە شێوەیەکی گشتی ملیۆن پای لە هەرێمی کوردستاندا هەیە. باشە کاکهۆنەر 16 ساعتی تر پای لیست ئەکرێ بە گوێرەی زانیاریەکان پێشبینی ئێوە بۆ بەهای پای لە داهاتووە چۆنە؟ زۆر باشە لە ڕاستیدا ئەمە جێگەی خۆشحاڵی ئێمە زۆر بەپەرەوشەوە چاوەڕوانی بەیانی ئەەکەین بۆ بیستی مانگ بۆی بزانین نرخەکە چیە بێت پێم وایە باشترە پەلە لەم بابەتە نەکەین لەبەرەوەی مارکتینگی باشە و هەروەها ڕێژەیەکی زۆری بەکارهێنەرانی هەیە و هەروەها ڕێژەیەکی کەم لە دراوەکە بەردەستە بەیانی کە ئەچێتە ئەکسچێنجەکانەوە ئێمە ناتوانین هیچ ژمارەیەک بڵین لەبەرەوەی هەتا ئێستا هیچ ژمارەیەک بە فەرمی دیاری نەکراوە واتە هیچ ڕێیتێک بە فەرمی دیاری نەکراوە بەڵام بەپەرەوشەوە چاوەڕوانی بەیانی ئەەکەین بۆ ئەوەی بزانین نرخەکە لە نێوان چەند دەبێت بێگومان بەم پودەم پێکی زۆرەکات بەرز و نزمیکی زۆری بەخۆ ئەبینێ بە حکمی ئەوەی خەڵکێکی زۆر ئەم دراوەی کۆ کردوتەوە ئیدی لە سەرەتادا هەوڵەدەن بیفرۆشن و قازانجێکی مادی باش بکەن بەڵام دوای ئەوە ڕتمی خۆیەگرێتن و هەروە کانتڵی خۆیەگرێتن اینجا ئەبینین کە ڕێژەکە یاخود نرخەکەی لە چۆ ئەوەستەیە یان لەکوێ سابت و ستەیبڵ بێت. باشە کاکهۆنەر ئێوە داکۆکی زۆرتان کرد لە پای لە هەرێمی کوردستان پێتان وایە ئەو بۆ چوونە براوە بووە کە دەستبەرداری پای نەبوو؟ بێگومان ئەوەتە هەموو بینەرانمان لێرەوە ئێمە ئەبینن لە ماوەی 5 ساڵی ڕابردووە بەجددی ئیشمان لەسەر ئەم پرۆگرامە کردووە و هەروەها متمانەمان بەخشیوە لە هەمووی گرنگتر ئەوەیە کە ئێمە شانازێکی معنەویمان پێبەخشراوە ڕازگۆ بووین لەگەڵ بەکارهێنەرانی خۆمان و هەروەها ڕازگۆ بووین لەگەڵ ئەو وتانەی کە پێشکەشی خەڵکمان کردووە و جێگەی خۆشحاڵی و خۆشببختی ئێمەیە کە خەڵکیش بۆ ماوەی 5 ساڵ بە بەردەوامی متمانی بە ئێمە هەبووە لە کاتی بوونی هەر کێشەیەک هانای بۆ ئێمە هێناوە و ئێمە بە پێی توانای خۆمان هەوڵمان داوە هاوکاری هەمولایە بکەین بەبێ جیاوازی ئەمە خۆی دەستکەوتێکی زۆر گەورەیە لای من گرنگ نرخەکە نیە گرنگەوەیە کە توانی ومانە هەرێمی کوردستان و هەر تاکێکی کورد سوودمەند بێت لەم دراوە لەم پێشکەوتنە و هەروەها لەم نەتیجەی کە بەیانی ئەیبینین کاتوانێت بە ماندووبوونی خۆی بڕێکی باش لە دیارە ئێوە خۆشببینن بە داهاتووی پای بەڵام با باسێکی دراوە دیجیتاڵیەکان بکەین بەگشتی پێشببینی ئێوە چۆنە داهاتووی دراوە دیجیتاڵیەکان چۆنە بینن؟ زۆر چاکە لە ڕاستیدا ئەمە قسەی من نییە وتەی تەواوی شارەزایانە داهاتوو بۆ دراوە ئەلکترۆنیکانە بێت بە تایبەتی دەستپێکی دراوە ئەلکترۆنیکان و ناساندنی لەلایەن خەڵکەوە ساڵی 2020 بوو لەگەڵ هاتنی کۆڕۆنا ئیدی خەڵک بەرە ڕووی کردە دراوە ئەلکترۆنیکان ساڵی 2025 لەگەڵ سەرۆکی نوێی ئەمریکا و پاڵپشتی وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا بۆ دراوە ئەلکترۆنیکان پێمانەڵێت کە ساڵی گەشە سندن و بنیادنانی ئەم داهاتوەیە بۆ دراوە ئەلکترۆنیکان بێگومان. بەڵێ زۆر سپاس هۆنەرهێز شارەزای بازاڕی کریپتۆکەرەنسی کە لە گەڵمان بوون هەر سەبارەت بە دراوی دیجیتاڵی و کریپتۆکەرەنسیەکان کە گەورە بچووک و پیر و گەنجیشی بەخۆیەوە سەرقاڵ کردووە ئێستا مشکیلەی بۆ سەرۆکی ئەرژەنتین دروست کردووە سەرۆکی ئەرژەنتین پشگیری لە دراوێک کردووە بەڵام ئەو دراوەی بۆ چەند سەعاتێک پشگیری لێ کرد داشکانی زۆری تۆمار کرد و بەهۆیەوە بە وەبەرهێنەران زیانی زۆریان بەرکەوت ئێستا بەهۆی ئەو پرۆژەیەوە سکاڵای یاسایی لەسەر تۆمار کراوە و ئەگەری هەیە لە پۆستەکەی دوور بخرێتەوە. De la nación argentina, doctor Javier Milei. خافێر مێلەی ئەو سەرۆکەی لە ساڵی 2023 دوای دەست بەکاربوونی ئەرژەنتینیەکان هیوایەکی زۆریان لەسەر هەڵچنی بوو کە بتوانێت وڵاتەکەیان لەو دۆخە سەختەی تێدایە دەرباس بکات.
تا ئەوی توانی لە ماوەی ساڵێکدا ڕێژەی هەڵاوستانی مانگانە لە 125ەوە بۆ لە 102 کەم بکاتەوە. بەڵام ئێستا بەهۆی هەندانی دراوێکی ئەلکترۆنیەوە ڕووباڕووی لێپرسینەوە دەبێتەوە. لە چەند ڕۆژی ڕابردوودا مێلەی لە هەژماری خۆی لە پلاتفۆرمی ئێک پاڵپشتی خۆی بۆ دراوی لیبرا بەڵاو کردەوە و ڕاگەیاند بەڵێ بۆ پرۆژەی لیبرا ئەوە ژوای کرد بازرگانان و بەرهێنەران ڕوو لە کڕینی ئەو دراوە بکەن. بەڵام دوای چەند سەعاتێک لەو پۆستە دراوەکە لە 196 بەهاکەی لەدەستدا بە جۆرێک نرخەکەی لە $1 بۆ تەنها 12 سنت دابەزی. هۆکارەکەشی بۆ ئەوە دەگەڕێتەوە کەەوە بەرهێنەرانی بەشێکی زۆری قازانجەکانیان ڕاکێشاوەتەوە کە بە $89 ملیۆن دەخەملێنرێت. هەروەها بە پێی داتاکان 20,000 کڕیار زیانی $4 ملیۆن بەرکەوتووە. دوای و داکشانە گەورەیە مێلەی پۆستەکەی سڕیەوە و داوای لێبوردنی کرد و ڕاگەیان ئاگاداری وردەکاری پرۆژەکە نەبووە و ئەوەش هۆکار بۆ سڕینەوەی پۆستەکەی. دراوی لیبرا سەرەتا وەک پرۆژەیەک بۆ پاڵپشتی بازرگانیە بچووکەکان ناسێنرا. ئەوە ژوای کرد سەرنجی بەکارهێنەرانی کریپتۆکەرنسی لە ئەرژەنتین بەلای خۆیدا ڕابکێشێت و دەست بە کڕینی دراوەکە بکەن. ماڵپەڕی بەبڵ ماپس بۆ هەڵسەنگاندنی دراوەکان ئاماژەی بە مەترسی ئەو پرۆژەیە کردووە و دەڵێت لە 182 دراوەکە لە چەند جزدانێکدایە. ئەوەش مەترسی ڕوودانی بەرزبوونەوە و دابەزینی گەورە تێیدا بەرز دەکاتەوە. لە ئێستادا لە ڕووی یاساییەوە سکاڵا لە دژی ناوبرا و تۆمار کراوە و پارێزەرێکیش دەڵێت مێلەی پێشتر لەگەڵ بەرپرسانی ئەو دراوە کۆبووەتەوە و پاڵپشتی خۆی بۆ پرۆژەکە ڕاگەاندووە. ئەوەش ڕەنگە لە داهاتوودا پۆستەکەی لە سەرۆکایەتیدا بخاتە مەترسیەوە. مانگی ڕابردوو هاوشێوەی ئەم دراوە دۆناڵد ترامپ و میلینیای هاوسەری دراوێکیان بەناوی خۆیانەوە بڵاو کردەوە و لە ماوەیەکی کەمدا ناوبانگێکی زۆری لە جیهان و تەنانەت کوردستانیش بەدەستێنا. بەڵام دواتر زیانێکی زۆری بە کەڕیارانی کرد. هێشتا زۆر بڕیار لەسەر پای بین بۆی کە بزانین وەکو بتکۆین لوتکەکانە بینێ یان بە دەردەکەی ئەو دراواچێ کە سەرۆکی ئەرژەنتین پشگیری لێ کردووە ئەبێ چاوەڕێ بیم بزانین لە داهاتوە چی ڕوئەیە. بەم جۆرە هەواڵابووریەکانم پێشکەشکردن هەر شاد.